ئەمڕۆ سێشەمە سەرۆک ترامپ بڕیار لەسەر ئەگەر و نەگەری مانەوە لە ڕێککەوتنی ناوکی ئێران دەدات. هەڵبژاردنەکانی عێراق جێی مشتومڕێکی ترە لە پارێزگای کەرکووک. ئاڵۆزیەکانی نێوان کوردەکان و رووسیا لە سووریا قوڵتر دەبنەوە. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. سڵاو ڕێز دەگەل کورد کۆنەکشن و بەرنامەکە ڕاستە خۆیان دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن بێ سڵاوین گەرم. لەبەراز سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ بڕیارێ بدا کە ئەگەر ئەمریکا دێخواژێ پەیمانە ناووکیە جیهانی بە ئیرانی ڕا ڤەکێشایانە ئیران و هەڤبەندێ نزیکن ئەمریکاژی ئامادەکاریان دکن ji بۆ بڕیارە چاوەڕێکریە چەند دەمژمێرێن بێدنیا سەرۆکی لەسەر ڤەبرکردنا شیانên ئیرانی yên زاخکردنا یۆرانیومی و dibêjin jî ئەنجامên ڤەکێشانê dê dirêj دەمبن. وەزیری دەرەوەی بریتانیا بۆریس جانسن دووشەمە لە وەزارەتی دەرەوە چاوی بە وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پامپێیۆ کەوت وەک دوا هەوڵ بۆ ئەوەی قەناعەت بە بەڕێوەبەرایەتی ترامپ کات واز لە ڕێکەوتنەکە نەهێنێت. گوتی هاوپەیمانە ئەوروپایەکان ئامادەن لەگەڵ واشنگتن کار بکەن بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی ناو ڕێکەوتنەکە. ئێمە پێمان وایە ئەوە هەمووی چاک دەکرێتەوە بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانە ئەوروپیەکان دەتوانین تونتر بین لەسەر ئێران. بەڵام نابێت واز لە کڕۆکی بابەتەکە بێنین کە ئەویش ڕێگرتنە لە ئێران لە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی. ئەگەر سەرۆک بڕیار بدات دەست لە ڕێکەوتنەکە هەڵبگرێت دەرەنجامی بۆ هەرێم و بۆ جیهانیش دەبێت بە قسەی شیکارێکی ئەمریکا. Iran will build up its nuclear capacity. ئێران توانە ناوەکیەکەی تۆکمە دەکات و کاتی کەمتری پێدەوێت کە ڕەسەی ناوەکی پێویست بۆ بۆمبێکی ناوەکی ساز بکات. ئەگەر بێت ئەو کارە بکات ناسەقامگیری خراپی دەدات. هاوپەیمانە ئەوروپایەکان هەوڵەکی زۆریان داوە سەرۆک ترامپ قانع بکەن دەست لە ڕێکەوتنەکە بەرنەدات. ئاین هۆرن دەڵێت ئەگەر ئەو کارە بکات ئاکام و دەرەنجامی دەبن. ئەگە سەرۆک بڕیاری دەرچوون لە ڕێکەوتنەکە بدات بەڕای من ئەمە ناکۆشێکی ڕەش لە نێوان ئەمریکا و هاوپەیمانە نزیکەکانیدا ساز دەکات. لە سەوداکە بە مانای دانانەوەی سزاکانە هاوکات هەڕەشەی سزا بەسەر لایانی سێمدا دەکرێت لە دژی ئەوروپایەکان دژی ئاسیایەکان هەر ئەوەش دەبێت تەمایی ژمارەیەک ناکۆکی ئابووری لەگەڵ هەندێک لە نزیکترین هاوپەیمانان و شەریکە بازرگانەکانمان. وەزیری پێشووی ئەمریکا جان کێری یارمەتی دەربوو لە گەیشتن بە ڕێکەوتنەکە ئێستا خەریکی دانوستاندن بووە لەگەڵ ئێران و هاوپەیمانانی تری بۆ ڕزگارکردنی سەوداکە. ئەم کارەش بۆ تەمای تووڕەبوونی ترامپ کە بە دیپلۆماسی لابەلا ناوی دەبات. ڕۆژنامە نووسێک پرسیاری لا وتەبێژی کۆشکی سپی کرد ئایا ئەمە کاریگەری لەسەر بڕیاری سەرۆک دەبێت؟ من پێم وانیە هیچ کاریگەری لەسەر هەبێت. من پێم وایە سەرۆک زۆر بەڕوونی قسەی لەسەر کرد. من پێم وانیە ئێمە ئامۆژگاری لە کەسێک وەربگرین کە ڕێکەوتنێکی مۆر کرد کە سەرۆک بە خراپترین سەودا ناوی دەبات. من نازانم بۆچی ئێستا گوێی لە ئەوە ڕابگرین. زۆرێک لە شارەزایان دەڵێن وا پێدەچێت ترامپ بڕیاری هەڵگرتنی سزاکان بۆ 120 ڕۆژی تر نوێن نەکاتەوە. ئەو سزایانەی کۆنگرێسی ئەمریکا پێشتر بەسەر ئێرانی داسەپاند بوو. ئەوەش ئاماژەیەکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا خۆ لەو ڕێکەوتنە مێژوویی ناوچی بچێشیتەوە کە کاتی بەڕێوەبەرایەتی سەرۆکی پێشوو براک ئۆباما هاتبۆ دی. سەرۆکی ئێران ڕۆژی سێشەمە هۆشداریدا وڵاتەکە ڕەنگە ڕوبەڕووی چەند کێشەیەک بێتەوە بەر لە بڕیاری سەرۆک ترامپ لەسەر ئەگەر و نەگەری کشانەوە لە ڕێککەوتنە ناوکیەکە. ئەمەش یەکەمین لێدوانی فەرمی کاربەدەستانی ئێران بوو لەسەر تویتەکەی سەرۆک ترامپ لە شەوی ڕابردوو کە تیایدا دەڵێت ئەمڕۆ بڕیار لەسەر مانەوە یان کشانەوە لە ڕێککەوتنەکە دەدات. بەڵام ڕۆحانی بەڕوونی ناوی ترامپی نەهێنا. ڕۆحانی بە ئامادەبووانی گوت شیانی ئەوە هەیە بۆ 2-3 مانگ دووچاری هەندێک کێشە بینەوە بەڵام تێیدەپەڕێنین. ئەرێ ئەنجامên xirab ji Îranê ra wê bi tenê nûjenkirina gemarûyên aborî bin me efsyar ji nivîskar û şirovakarê siyasetê Hêmin Seyîdî kir. Bi biraya min hem çeşeyî gemar û aborîkan e hem çeşeyî siyasî heye hem Êran pey waya em awrûbora metirsî hêrişî nîzamî şî dête serî. Kewate mewzuata bo Êran zor giring e. هەر بۆ ئەو هۆیە دەبینین ئێران چەند مانگێکە کورتی هێناوە داینواندووە و زۆر نەرمتر لە 6 مانگی ڕابردوو یان نەرمتر لە 12 ساڵی ڕابردوو هەڵس و کەوت دەکات. ئیتر خۆی لە
کەشتی ئەمریکەکان نزیک ناکاتەوە دەبینین چەند جار لە سووریا هێرشی پێکرا وەڵامی نەداوە ئەوە هەموو پێوان دڵن کە مۆزوعەکە بۆ ئێران زۆر گرنگ و حیاتیە وەردەشزانەیە کە ئەگەر ترامپ ئەو بڕیارە بدا لە نهایەتدا ئوروپیەکان هەر پشتی ئەمریکا دەگرن. باشە ئۆروپیەکان کە خۆیان بەشێکن لەو پەیمانە دانەوێ پەیمانەکە بیپارێزن هۆیەکە چییە بۆ ئۆروپیەکان دانەوێ ئەو پەیمانە بمێنتەوە؟ هۆیەکی سیاسی هۆی ئابووریشی هەیە یەکەم ئەوەی کە بە هەرحاڵ لەباری سیاسی و ئەوان هەر لە قدیمەوە دەیانکوت بڕوامان بە دیالۆگێکی ڕخنەگرانە لەگەڵ ئێران هەیە یعنی ئەو کاتێک کە ئەمریکا هیچ پەیوەندی لەگەڵ ئێران نەبوو ئەوان دیالۆگی ڕخنەگرانیان هەبوو کە بە هیچ ئاکامێکیش نەگەیشت بە تایبەت دوای ڕۆیشتنی خاتمی ئەوان دیان هەبێ ئەو ستایلی خۆیان ئەو دیپلۆماسی خۆیان بپارێزن کە بڵێت ئێمە تەنانەت لەگەڵ وڵاتێکی سەرکێشی وەکو ئێرانیش هەردەمان هەیە و توێژ بکەین لەباری ئابووریشەوە بەرحەڵ بەرژەوەندی ئابووریان زۆر لەسەرەیە بۆیان موهیمە کە بتوانن بازاڕی 8 میلیۆن کەسی ئێران بپارێزن بۆ خۆیان لەباری تەنانەت لۆژیستیکیشەوە ئێران لە ئوروپا نزیکتر هاتە لە ئەمریکا ئەگەر لە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوین ئاڵۆزی بێ شەڕ بێ شەپۆلی پەنابەر وەڕێکەوێ شەڕی ناوخۆیی قوڵتر بێتەوە کەڕەن دەرەنجامەکانی زیاتر ئوروپا دەگرێتەوە هەتا ئەمریکا بەڵام بەگشتی لە نهایەتدا ئەمریکا زیاتر بەرژەوەندی ئوروپیەکان دابین دەکات بە بڕوای من لە نهایەتدا ئەگەر بزانن هیچ عیلاج نییە ئەوانیش خۆیان لە ئەمریکان دیگرێتەوە. کاکێ من دەزانین وەکو گوتمان چەند سەعاتێک ماوە بۆ ئەوەی سەرۆک ترامپ بڕیاری بدا لە دیلەکە یان ڕێکەوتنەکە بکشێتەوە یان نا بەڵام پێشبینیەکە و گوتمان زۆربەی خەڵک پێشبینی ئەوە دەکا کە دیلەکە نەمێنێ ئێمە چ وەڵامێک لە ئێران یان پێشبینی چ وەڵامێک لە ئێران دەکەین؟ من پێم وایە ئێران هیچ دشکردەوەیەکی توندوتیژ لە خۆی نیشان نادا نەک لە ڕووی حکمت و ئەقڵیەتەوە لە ڕووی کە پێی ناکرێت ئێران ئێستا کێشەی زۆر گرنگی ناوخۆیی هەیە ناڕەزایەتی جەماوەرگی شتۆتە لوتکە ئەو ناسیۆنالیزمەی کە 3-4 ساڵان توانی ئێران لە سووریە بپارێزێت و بیرۆڕای گشتیش تەنانەت پشتی تەداخل و دەستێوەردانەکانی ئێران لە سووریە بگرن ئەو ناسیۆنالیزمە دابەزیوە دەرەنجامە ئابوووریەکانی سیاسەتی ناوچەیی ئێران خەڵک هەستیان پێکردووە هەر ئێستاش کە ئەمریکا نەکشاوەتەوە دۆلار گەیشتۆتە بەرزترین ئاستی خۆی لە مێژوودا طبعاً ئێران دەزانێت هەلومەردێکی زۆر ناخۆشی هەیە هیچ دشکردەوەیەکی تون لە خۆی نیشان نادا بەڵکو نەرم دەنوێنێ و احتمالی هەیە پێداچوونەوە بە سیاسەتە ناوچەیەکانی خۆیدا و هەروەها پێداچوونەوە بە سیاسەتە موشکەکانی خۆیدا بکات کە ئێران ئەمریکا و ئیسرائیل زۆر لەسەری هەستیانن. کاکە من بە کورتی مەبەستی سەرۆک ترامپ ڕاستکردنەوەی ڕێکەوتنەکەیە لەو کێشانەدا زۆربەی جار تەرەفی سێم هەیە ناوبژیوان هەیە لەو کێشەدا ناوبژیوان نییە بۆیە یعنی ئێمە چاوەڕوانی چ سەرڕاستکردنەوەیەکی ئەم ڕێکەوتنە دەکەین بەڵێ هەر جورە ئەرزم کردن ئەوەی کە دەبوو نێوبژیوانی کردبا و هێزی نێوبژیوانیشی هەبووە ئوروپیەکان بوون کە ئێستاشە حەولەنە دەبینین مەکرۆن دەچێت دیدار دەکات لەگەڵ ترامپ ئەنگێلا مێرکل دیدار دەکات بۆریس جانسۆن وەزیری دەرەوەی بریتانیا بە تەمای دیدار بکات دایان هەوێت دەوری نێوبژیوانی بژێرن بەڵام باڵانسی هێزەکە وایە کە لە نهایەتدا ئەوانیش هەر مەجبورن پشتی ئەمریکا بگرن ئابووری و پەیوەندی لەگەڵ ئەمریکا بۆ ئوروپیەکان گرنگترە تا لەگەڵ ئێران هیچ دۆستێکی بۆ خۆی نەهێشتوتەوە نە لە ناوچەدا نە تورکیە دۆستێتی نە عەرەبستان دۆستێتی ئیسرائیل کە بۆ خۆی هەندەری ئەمریکایە ئێران بە تەنیا ماوەتەوە هیچ دۆستێکی بۆ خۆی نەماوە نەهێشتوتەوە ئەگەریش ئوروپیەکان نێوبژیوانی بکەن یەکەم ئەوەی کە لەبەر بەرژەوەندی ئابووری خۆیانە دووهەم ئەوەی کە ئەگەر بزانن ترامپ سوورە بەرژەوەندی خۆیان لەگەڵ ئەمریکا دەپارێزن چون ئەو گرنگترە هەیە شیکەرەوەی سیاسی هێمن سەیدی لا بریتانیا لەگەڵ کورت کۆنەکشن بوو زۆر سپاس بۆیەوەش بەری جڤینە گۆداریکردنیش بۆ پەسەندکردنا جینە هاسپەلش بۆ پۆستی بەرەڤەبەریا CIA کۆش کاسپی دەبێژە ئەو باشترین کەسە ژوی کاری ڕا خانم
هاسپل یا 61 ساڵی کارمەندا دێرینە ئاژانسا ناوەندیە ئاگەهیان CIA هزرا خواکێشانی کرد ji ber rolê wê yê di bernama lêkolînên tund yên ajansê da lê karbidestên bi rêveberiya Trump dibêjin serokî bixwe ewhan da xwe ragire. Xanim Haspel ya ku rastî dijberiyê dibe digel endamên civata sînatoran kom dibe û wana piştrast dike ku eger bibe bi rêvebera CIA ew dê li dijî şêweyên hovaneyên lêkolînan rawestê. لە ماوەی حەوت مانگی ڕابردوو کۆمەڵێک گۆڕانکاری لە کەرکووک ئەنجام دراوە لە کاتێکدا هیواکان بۆ سربەخۆبوونی کوردستان لە ناوچوون پاش ئەوەی بەغدا لە دژی ئەنجامدانی ڕێفراندۆمەکە هێزی لەشکری ناردە ناو شارەکەوە. هەڵبژاردنەکانی نیشتیمانی لە 12 مانگی 5 لەلایەن سیاسەتمەدارە عەرەب و تورکمانەکانی شاری کەرکووکەوە پێشوازیەکی زۆری لێکراوە و ئێستا سەرقاڵی هەڵمەتەکانن. لە گەڕەکی کوردنشینی ڕەحیماوە ئەو گەڕەکەی کە زۆرترین دەنگی بەڵێ لە ڕفراندۆمەکەدا لێدرا خەڵکی تێدەپەڕن و پیان خۆش نییە باز لە هەڵبژاردنەکە بکەن تەنها فەریدون ڕەحیم نەبێت. هەموو لایەنەکان دەبێت مافی خۆیان هەبێت تورکمان عەرەب و کورد بۆ نمونە من دەمەوێت دەوڵەتێکی خۆمان هەبێت تورکمانیش هی خۆی دەبێت و عەرەبیش بە هەمان شێوە. پێشبڕکێکان لە کەرکووک بۆ 13 کورسیە کە یەکێکیان بۆ کریستیانەکان مسۆگەر کراوە. لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014دا کورد 8 کورسی بەدەستهێنا 6 یەکێتی و 2 پارتی بەڵام دەرەنجامی ئەم هەڵبژاردنە نادیارە لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستان کە دەستپێشخەری ڕفراندۆمەکە بوو داوای بایکۆتی لە هەڵبژاردنەکان لە کەرکووک کردووە. هاوکات یەکێتی داوا لە پشتیوانانی دەکات بچن بۆ دەنگدان هەرچەندە ئەو لایەنە ڕوبەڕووی تۆمەتی خیانەتکردن بۆتەوە وەک دەگوترێت کاراسانی کردووە بۆ ئەوەی لەشکری فیدراڵی دەست بگرێت بەسەر شارەکەدا بەڵام یەکێک لە کاندیدەکانی دەڵێت یەکێتی هیچ بژارێکی تری نەبووە لەوە زیاتر کە ڕێگە بدات هێزی فیدراڵی بێنە ناو شارەکەوە. كركوك لابد أن تكون إدارة. پێویستە کەرکووک لەلایەن بەڕێوەبەرایەتێکی هاوبەشەوە بەڕێوە ببرێت و هێزێکی هاوبەشیش لایەنی ئاسایشی بپارێزێت بەڵام بەداخەوە لە ئێستادا پێکهاتەی کورد لە بەڕێوەبەرایەتی و هێزی پاراستنی پارێزگاکەدا نییە. سیاسەتمەدارە تورکمانەکانیش دەڵێن هەڵبژاردننی داهاتوو سەنگی ڕاستەقینەی کۆمەلگاکان نیشان دەدات. بەرنامەی ئێمە ئەوەیە کەرکووک ببێت بە هەرێمێکی تایبەت بەپێی دەستوری عێراق و بە هاوبەشی لەگەڵ پێکهاتەکان بەڕێوە ببرێت. کەرکووک بۆ ئێمە وەکو سیمبۆلێکە هەرگیز ناتوانین دەستبەرداری بین بەڵام بۆ لایەنەکانی تر تەنها ڕەهەندێکی ئابووری هەیە. گۆڕانکاری سیاسی لە ئۆفیسی پارێزگای کەرکووک ڕاکانجبوریش بەدیکراوە لە کاتێکدا وێنەی جەلال تاڵەبانی کە لە پشتی پارێزگاری پێشوو هەڵواسرا بوو لابراوە و وێنەی سەرۆکی ئێستا فواد مەحسووم دانراوە. ڕووکاری سیاسی و کۆمەڵایەتی هەڵگێڕاوەتەوە لەو ڕوانگەیەوەی لایەنەکانی خاوەنی هێزی میلیشایی بوون دەسەڵاتی خۆیان دەسەپان بەسەر شەقامدا ئەمە ژوای کردبوو کە هاوڵاتیانی سەر بەونەتەوە دیاریکراوە هان بدرێن بە هەمان شێوە ڕەفتار بکەن. ئێستا ئەمە کۆتایی پێهاتووە و هاوڵاتیان هەست دەکەن یەکسانن لە بەردەم یاسادا. نزیکەی 940,000 کەس لە کەرکووکی دەوڵەمەند بنەوت مافی دەنگدانیان هەیە و 31 قەواری سیاسی جیاواز لە شارەکەدا هەوڵی بەدەستهێنانی ئەو دەنگانە دەدەن. و چەند ڕۆژان بەری هەڵبژاردنین پەرلەمانی عێراقی حکوومەتی لە باژێڕی کەرکووکی ڕەوشە ئەولەیە تند دپارێزە وەک ئامادەکاریان ji بۆ ڕاگرتنی لە هەر کارێکی تیرۆریستیە کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش. هێزە ئەمنیەکانی عێراق لە شاری کەرکووک ڕێوشوێنی ئەمنیان بۆ ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرتووەتە بەرو هێزەکانیان بەنێو شار و دەواازەکاندا بڵاوە پێکردووە بە هەمەهەنگی لەگەڵ ئەو هێزە ئەمنیانەیەکەوە شرافی پرۆسەکە ئەکا بنکەکان بە شێوەیەکی تۆکمە پارێزراوە بۆ ئەوەی کەەوە ئەوان دەنگدەران بە ئاسانی بکەنە وێزگەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن. هەڵبەتە ئەمە چەند تەوقێکە لە ناو شاری کەرکووک لەلایەن پۆلیسی ئیتحادی و هەروەها دژە تیرۆری عێراقی ئەپارێزرێ بنکەکان. دژە تیرۆری عێراق و پۆلیسی کەرکووک لە ڕۆژی هەڵبژاردندا هەماهەنگی دەکەن بۆ پاراستنی ناوەندەکانی دەنگدان و ڕێگاکانی هاتوچۆ و دەواازەکانی شار. لە کاتژمێرەکانی سەرەتای هەڵبژاردننیشدا هاتوچۆ لە ناو کەرکووکدا قەدەغە دەکرێت و هێزەکانی هاوپەیمانانیش چاودێری دۆخەکە دەکەن. حکوومەتی ئەمریکا و هاوپەیمانان تابعی وەزعەکانەکەن لە عێراقا تهدیدی داعش هەیە کەوان ڕێگان دەدەن بەس بڕوان ناکەم ئەو توانایانە هەبێت داعش بتوانن بێنن ناوە وەکو جاران و لەبەرەوەی داعش لە دوای گرتنەوەی مووسڵ لە 180 عسکەری و ئابووری و کۆمەڵایەتی و شتی لە دەستدا
دەنگدەرانی کەرکووکیش پاراستنی ئەمنیەتی شاریان لە ڕۆژی هەڵبژاردندا تا بە ئازادی دەنگ بدەن لە هەموو شتێک بەلاوە گرنگترە. پێم خۆشە لە کاتی هەڵبژاردنە ئەم ئەمنەت و ئاسایشی کەرکووک بەرقەرار بێت و پۆلیس و هێزەکانی عێراق بتوانن کە هیچ شتێک ڕووندا لە ڕۆژی هەڵبژاردنە. بالنسبة للأمنيات الحمد لله زينة يعني أكو لەبارەی ئاسایشەوە سپاس بۆخوا باشە. ئاسایش لە شارەکە هەیە و داعش و ماعش نییە و ئینشاءالله ئەم قسە و قسەڵۆکانەش نامێنن و ئێمە بەهێزی خۆمان تورکمان و عەرەب و کورد داعش لە پارێزگاکەمان لە ناو دەبین. ئێمە برایەکین و لەگەڵ یەکدان و ئینشاءالله کەرکووک بە ئازادی و ئارامی دەمێنێتەوە. وإن شاء الله ستبقى كركوك حرة آمنة إن شاء الله. بەڵام لە ناوچە کوردستانیەکانی دیالە دۆخەکە جیاوازترە. بە پێی وتەی بەرپرسانی ئەمنی داعش پلانی ئەنجامدانی کاری تیرۆریستی لە ڕۆژی هەڵبژاردندا هەیە. چەکدارانی داعش لە سنووری ناحەیە جەلەولا زانیاری تەوامان هەیە لەسەر چەکدارەکان بەرنامەیان هەیە کردەوەی تیرۆریستی ئەنجام دەن لە ناو شاری جەلەولا لە کاتی هەڵبژاردن ئۆتۆمبیلیان ئامادە کردووە زانیاری تەوامان هەیە لەسەر سنوورەکە و ئەوە گەڕێتەوە زۆربەی چەکدارەکان داعش گەڕێنەوە بە ناو جەلەولا هاوکاری تەواویانەکەن. داعش جموجۆڵی لە گوند و ناوچەکانی دەوروبەری کەرکووک و شارە گەورەکانی دیالە زۆرە. هەرچی هەوڵی هێزە عێراقیەکانیشە بۆ ڕێگریکردنە لە گواستنەوەی ئەو جموجوڵانە بۆ ناو شارەکان لە کاتی هەڵبژاردندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. لایەنە سیاسەکان مشتومڕ لەسەر ئەوە دەکەن هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق لەلایەکەوە گرنگە بۆ پێگەی کورد لە بەغدادا و لە بلایەکی دیڤە گەلە کەس لە هەرێمی باوەڕ دەکەن و دەنگدان ji کوردانە vê carî wê gelek giring û çarenivîs be. وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەمتر لە هەفتەیەکی ماوە و بەڕای هەندێک لە چاودێرە سیاسیەکان ئەم هەڵبژاردنە سەنگی مەحەکە بۆ دیاریکردنی پێگە و هێزی کورد لە بەغداد. لەگەڵ هەموو ئەوانشدا بەشێکی هاوڵاتیان ئامادەنین لە ڕۆژی هەڵبژاردن ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و هۆکاری ئەوەش بۆ بێئومێدی ئەوان لە پارتە سیاسیە کوردیەکان ئەگەڕێننەوە. بەڕاستی و بە سەراحەت پێ بڵێم لەم وەسعیکە لە کوردستانە ڕوویاوە بە هیچ جۆرێک هیچ ئینتیماک نەماوە بە حیزبە سیاسیەکانی کوردستان هیچ کەسێ باوەڕی بە حیزب نەماوە تاکە کەسیش لەم وەسعایە کە من بینی بێتم بانگەشی هەڵبژاردن هیچ کەسێکی وا نابینم کە شیاوی ئەو شوێنە بێ باقلی من بۆیە دەنگیش نادەم. بەڵام بەشێکی تری هاوڵاتیان پێیان وایە بەشداریکردنی هەڵبژاردنەکان پێویستە و بە هەڵبژاردننی کاندیدی بەهێز فراکسیۆنەکان ئەتوانن باشتر داکۆکی لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لە پەرلەماندا. ئیتر خەڵک متمانەی ماوە بەخۆی نەک بە دەسەڵاتداران خەڵک متمانەی بەخۆی ماوە من داوا لێرەوە داوا لە هەموو کەسێکەکەم خەڵک بچێ بۆ دەنگان ئەگەر نەچی بۆ دەنگان ئەوان ئەمێنەوە بە قووەتە بنسبێنە میلەت ئەوەی کە زەرەرەکەی نێمە. ئێستا من بۆ شخصی خۆمی چم ناوێ فەرمو من برازایەکمە 4 ساڵە بۆ ئەو وەکو من قوڕ بەسەر بێ وەکو بن ڕۆژە ئەسکەر بێ ڕۆژە فیرار بێ ڕۆژە ئیشی نەبێ ڕۆژە کەسابەتی نەبێ ئەگەر و دەنگ نابێت هیچ کەسێک ئەوە دەنگەکەی یەکەم ئەفەوتێت دووەمیان ئەگەر تۆ خۆ بە کورد ئەزانی تۆ چۆن دەنگناوی بۆ کەسێک کە خۆت لە دڵتایە چۆن دەنگناوی خوب تاسەیەک لای نەکرێتەوانە بۆ کەسێک کە ئەتێ دەنگی پێبیت و تاسە چۆن سیقە بە کەسێک نییە ئەبێ هەوڵبێ خۆت متمانە و سیقەیە بۆ کەسە دروستکەی کە دەنگی پێیت. وەڵای هەڵبژاردن ینی خەڵک دەنگ بە کۆی جەمع دەنگ بە ناوی کورد لە بەغا بەرز بێتەوە مەسەلەن باشترە بەڵامی تە هەر کەسە ئەو ڕەغبەتی خۆی چ لیستێگەڵ ئەڵژێرێ بۆ چێ دەنگەیە من وەکو خۆم دەنگەیە. لە ئەنجامی چەندین قەیرانی سیاسی و ئابووری لە چەند ساڵی ڕابردوودا بەشێکی هاوڵاتیان ئاماژە بەوە ئەکەن لەگەڵ ئەوەی بێئومێدن لە پارتە سیاسیەکان بەڵام بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا گرنگە بۆ بەدەستهێنانەوەی مافە دەستووریەکانی کورد. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. Di tevliheviya bûyeran da rastî gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rojane ne û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgû dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke sereke ye bi rastiyê ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan.
روسيا نرحتا جي لفينين هيزن كردان وهاف بيمانا لتشمي فراتي لسوريا ودفرات دير الزوريجي جبركو أو هريما دولة مندا نفطية دي سوريا دا وكرد بعالي خفا روسيا بعالي كاريا داعشي تاهم باردكن آلوزیاد نافبرا روسیا و کردان ده کردر دبه. دماغو هیزن کردی و کوالسیون نافنتوی گهشتن چمه فراته لنافچه دیرا زوره. گو گرینگترین زویین پترول ین مینا العمر و تنک لیهنه. اویک لراسی نرازیبونا روسیا رژیم و ایرانی هات و آلوزی دنافبرا کردان و روسیای ده دست پیکر. به بستا گو شاشتی نین درخستن و ده هفبش دنافبرا هر دو هیزان ده چه بو. ریدانا روسیایش بو ترکیای گو ایریش آنی سر عفرینه اویک بو صدما قطبرینا تکلیان دنافبرا کردان و روسیای ده و شر داخویانیان دنافبرا هر دوان ده دست پیکر. هیزن کردی روسیای بخیانت و بازرگانی پسندان. دهفوی نکیده یا دنگ امریکا به اندام فرمانداری گشتی یا قصدیره حسن قامشلو پسندایینا روسیای بخیانت و به بازرگانی دورتر چو. فرمانداری قصدی حسن قامشلو گفت روسیا هفدیتنان به داعشیره لنافچه دیرا زوره پیکتینه. خط آوی لگوری معلومات دست مدهنه تیکلی و مثلا بجن تیکلی و دولت روسا هی هفديتن دنافبر و دولة روسا ده يعني من بيج دولة أما هيزن روسيا كل فيدري كود بيجن أم جبو داعش لهري من الديج شرق والديج داعش لما شاندن أما قال لك معلومات كود دستي مدكو تيكلي جبوار تي ما شاندن هنا نهاد اوپراسیون باگرا جزیره دگو یک جگرینگترین اوپراسیون قصدیه لدیجی داعش او دورا آرمانجگری نزیکی دورین جر کنترول روسیا و حوالین وینه لی او اودایا هفبش دناورا قصدی و روسیا ده نها هات راوستاندن بردفکا اوپراسیون باگرا جزیره لیلو عبدالله دبیجه هفریزیا لگل روسیای هات راوستاندن و بریا دست بکرنا اوپراسیون هزل حوالبندن روسیا هود دنگو شريمه لدیجی داعش آستنگ بکن طبعا كانت هناك غرف عمليات هلبت اودين هفريزيه دنافبرا هزن ما و روسيا دا هبو داكوري لبرتنگاسين رجيمي بو هزن ما دا اوپراسيونا باگيرا جزيره دا بگره اللي الرجيم برنگكي دومانا هزن ما تنگاف دكه و بریا چند روژان در باسی 4 گندان بون گو هزن ما او رزگار کربون و نها چه هفريزي دنافبرا هزن ما و روسيا دا تنيا نخوكين روسيا و كردان هر دم در باز دبه كردر دبه هل وسطا روسياش عفرينه هشتاقو كولانا كردي لسورياي نتنه دلگران به كردين سوري دبيجنگو روسيا دهندري سوريا ده دجمنه شوبينري روشا كردي لسوري دبيجنگو دري سر حمو احتمالان وكريه نخاسمگو هفتيتنن سيكوشه دنابرا روسيا تركي و ايران ده تنه مجارا كردان و امريكا دروجوا گوتوبيجن سيكوشه ده روسيا يشكونها جواتا تشيت كل استاناي دوي جوات ايران حاضره تركيا حاضره برجونديه كردا بربچاوناي استندن برجونديه وان دولتين ايج دخوازن بروجا كردي ليفر تيك ببن يعني او تي برچاو گرتن جالي روساوي او جي تي خوياني كرن تي ديار كرن گو دمك نيزيك دي تيكليا كردا وروساوي نگره و اف تيكلي برب الوزيف هر شري كردان لهمبري تروري و هفالبنديا وان لقل امريكا و بارگهن لشكريين امريكي لروج اوا اف يك سدمن گو دهيلا روسيا تركي و ايران كردان بخن نشانا ايريشن خوده كورانا كردي جي في برسيدكه گلو و امریکا حوالن خو ین دشری لدیجی ترور ده بپارزه یانا نخاسم گو پشتی عفرینه باوریا کولانا کردی به هزن نابنتوی هاتیه هجاندن زانا عمر دنگ امریکا قامشلو لێکۆڵەران لێکۆڵینەوە لەبارەی ئەوە دەکەن کە بۆچی و چۆن ژنان دەخرێنە نێو توندوتیژی گروپە توندڕەوەکانەوە. ئەگەرچی کۆماڵین تیرۆریستین وەکە بۆکۆ حەرام و داعش هەوانگەهێن مێرانە لێکۆلەر دەبێژن نمونەی نۆ ژڤان دوو کۆمەڵان سرنجی ڕادکێشن سەر مەبەستا و ژن دکەڤن دناف کۆمەڵاندا. کولەر لە زانینگەها واشنگتن زانیاریان هەفپار دکن کو چاوەڕێ لە بەشداربوونا ژنان دە گروپên تندرەدا بگرن. ام روش، آلاف، ایدئولوژی و گروپان دشوپینن. اف همو فاکتر و چاوا لگل جندر تیکردار دبن به تایبت دواره لواندن به کارآنین و سیاست دا. خوندکارک دکترای هنری ماتفس لزانینگه ییل گود بو نمونه گروپا بوکو حرام فاکتورین آبوری جواکی بابت سرکینه دوی مشتومره دا.
هر بک من گوتی سبارت خوندنی جبر کو بوکو حرام روزانه درسین کبنارین آینی ددن جنجی بجدار بونه جبر کو او دراوکه بیش قبل مهر خاور بگرن هر چند کمتر جبهای نورمال ای مهره لیبل راست و راست و بگه هدستوان هنده کسان ده پانل دا گوت و هیا باندورا ظلام مالبات نوان جنان لسروانه وکیا ده ایرشا تیروری سال 2015 لسان برناندینو لکالیفورنیا لافناس سبب سرکیه چما جن بجداری گروپن تندره دبن گله گرنگه که پرسیار وی چنده به تکرن که کیشان فمینیست و مجاره گفتو که دکت و ما بس کیش آجانسه برانیه پرسیارن که شعالی آجانسان ونه اون که دوین جنان برانبری ظلامن برمالی ببینن و لبن امر وان بن و افکریاره که جنان بس و قربانی دبینن دبیت اگر تکتیکن لاواز بوه پرزگریکه نها رباز و برنامه حکومت امریکی هزرا خودانا سر نرم ری و گراندن بو نوجواکه چجوان بحث هنده ناکن کو شروان جن هنه ین کو دکارن مفا جبزاون بو نرم ری و گراندن بو نوجواکه و برپرسارتیه بکن کریستی شندلر سلوواکارا کاراوشنبیر لناوند ناشنال کانر تروریزم دبیجه چبونا گروپ نوین تندره وک داعشه رولا جنان دوان گروپان داجی گوریه تو دبینی او داعش کری گلک روا خراب و پروپاگاندایا به تایبت لسوری و عراقی گلک جنودایک تبریوان بون لیلی کلینکا سال 2017 جعالیه پروژه دیجی تروره لنیویورک خویا کر که جنو کچه جعالی داعش و تین روانه کرن نیو براده حتی 40 جساده جوان جا اوروپا، باکوری امریکا، استرالیا و افریقا هاتینه. 2 درزن نهيل فولكاني آغرو غازي لهواي دربونه و جمارع بقين فولكاني بونه 12 کو 35 مال و سازی ویران کرنا بصدان خلکی و دفری راستی فولکانی بوی ودگرنا مالین خوا لدمی کو هشتا کار بدست هشداری دیدن حتا کو آماده بن دفری چول بکن اگر پی تی وی بو پرانی 1700 خلکی لیلیانی ایستس لروشلاتا بیک آیلند ودگرنا مالین خوا بروژه هفدمی کو افدو درزن نو لفولکانی و بوینوا لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتومان لە ڕۆژی هەینی هەر شاد و بەختەوە بن. دەمی وە خۆش و خودەحافیز.